لە تەوەری دووەمماندا باس لەوە دەکەین کە لە پیارە دیدارێکی تایبەت ڕێک دەخرێت دیدارەکە لە ژێرناونیشانی ماڵی مێژوو دێرین و کلتور و ڕەسەن ڕێک دەخرێت و لە دیدارەکەدا چەندین پاڵنێڵ و لێکۆڵینەوە و توێژینەوە لە دیدارەکەدا ئەخرێتە ڕوو جەمە ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر دیدارەکە وەربگرن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی دیدارەکە با میوانداری زۆربەرز ئەوێت کوێخا ڕەسوول وەکو بەڕێوەبەری مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان و سەرپەرشتیاری دیدار پێویستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پیارەوە لەگەڵمانە ئەبێت سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش کاگەی سڵاوت لێبێ کاکەی سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش ئەگەر پێمان بڵێ بزانین دیدارەکە چی لەخۆ ئەگرێت و چۆن بەڕێوە ئەچێت ئەو کەسانەی کە لە دیدارەکەدا بەشدار ئەبن کێن جارۆن دێمە هەمیشە هەڵێن لەوەی کە ئەو شوێنانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە گرنگێکی زۆریان پێ بدرێت لەبەرەوەی ئەمانە شوێن و ڕەسەن و کلتوری کوردین لەگەڵ ئەوەشدا شوێنێکی گەشت و گوزاریە لەوەی کە ئەتوانین ئێمە لەلایەنی ئابووریەوە سوودی لێوەربگرین و چەندین لێکۆڵینەوەشیە لەسەر ئەو ناوچانە کە پێویستە بخرێنە ڕوو ئێمە کەسانی زۆر شارزامان هەیە لە بواری مێژوو لە بواری لێکۆڵینەوەدا کە چەندین لێکۆڵینەوە لەسەر شوێنە ڕەسەنەکان کردووە بەڵام هەندێک جار ئەمانە ون بوون پێویستە دووبارە بکرێنەوەوانێت لە دیدارێکدا لەبەرەوەی ئێمە هەمیشە هەڵێن ئێمە نەوەیەکمان هەیە کە بەرچاوی ڕوونیە سەبارەت بە زۆر شت کە لە ڕابردووە هەبووە لە هەرێمی کوردستان اینجا لەگەڵ ئەوەیە پێویستە ئەم جۆرە دیدارانە ساز بکرێت و گرنگێکی زۆری پێ بدرێت بەڵێ هەر سەبارەت بە دیدارەکە لە ژێر ناونیشانی دیارە ماڵی مێژووی دێرین و کەلتوری ڕەسەن هەر بە ناونیشانەکە دیارەکە چەندین توێژینەوەی گرنگ سەبارەت بە مێژووی بیارە و مێژووی خانەقا و مێژووی کتێبخانەکەی خانەقا و گرنگی ئەو کتێبانەیان ئەو ناونیشانە جیاواز و ڕەنگە و ڕنگانەی کە لە ناو کتێبخانەی بیارەیە بوونیان هەیە کە مێژوەکەی بۆ چەندین ساڵ پێش ئێستا ئەگرێتەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستا ئەگرێتەوە کە لەم کتێبخانەیە پارێزاری لێکراوە و هەڵگیراوە و لە ئێستادا ئەم دیدارە ئەنجامەدرێت کە چەندین توێژینەوەی گرنگ سیمینار و گفتوگۆ لەبارەی مێژووی ڕەسەنی بیارە و خانەقا و کتێبخانەکە و تەواوی ئەو شوێنانەی کە لە بیارەدا بوونی هەیە گفتوگۆی لەبارەوە کرد. اینجا ڕۆنسا ئاماژەت بۆ کرد لەوەی کە چەندین دەستنووس هەیە ئێمە هەمیشە هەڵێن لەوەی کە هەر وڵاتێک ئەگەر گرنگی با شوناسی خۆی باگرنگی بە ئەو کلتورەی باگرنگی بۆ مێژووی باکە ئەمێنێتەوە ئەبێتە شوناسێک بۆی و ئەبێت پارێزگاری لێ بکرێت لەگەڵەوە ئێمە چەندین دیداری تایبەتمانەیە کە لەو دیدارانەیە ئەتوانن ئەو کەسانی کە توێژینەوە ئەنجامێن توێژینەوەکانیان بخەنە ڕوو هەندێک جار هەر ئەو توێژینەوەن کە سوودێکی زۆریان بە ناوچەکە و هەروە بە کۆمەڵگەی کوردی بە گشتی ئەبێت و ئەمە زۆر کەسمانەیە کە توێژینەوەیان کردووە توێژینەوەکان جگەلەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەکار هاتووە توێژینەوەکان بە توێژینەوەیکی جیهانی لە دەرەوەش بەکار هاتووە هەر بۆیە ئەم جۆرە دیدارانە گرنگی و تایبەتی خۆی هەیە کەسانێکی زۆر دەرگایان بەواڵا ئەبێت بۆ ئەوەی کە بتوانن لێکۆڵینەوەکانی خۆیان لەو دیدارانەدا بخەنە ڕوو. بیارە جگە لەم دیدارە ئەکرێت بڵێن جگە لەو مێژووە دێرینەی کە هەیەتی و پاراستنی خانەقا و پاراستنی کتێبخانەکەی و پاراستنی تەواوی ئەو شوێنانی کە سەدان ساڵە لە بیارەیە بوونی هەیە ئەکرێت بڵێن هەڵکەوتەی جوگرافی بیارە بە جۆرێکە کە شوێنێکی گەشتیاریە و گەشتیاران بەردەوام ڕوو لە بیارە ئەکەن و شوێنێکە و هەڵکەوتەی جوگرافیەکەی بە جۆرێکە ئەکرێت بڵێن هەر چوار وەرزەکەیە بە وەرزە گەرمە بەتینەکەشەوە کە لە ئێستاە هەیە کە وەرزی هاوینە ئەڵام ئەو سەوزی و جوانەکەی خۆی لەدەست نەیەوە. ئەجا ڕۆند ئێمە پێمان خۆشە بچینە لای کاکەی و بۆی کە زیاتر پاس لە دیدارەکە بکات پاس لە ڕێو ڕسمەکە بکات و بزانین ئەو کەسانەی کە پشتار ئەبنکەن کاکەی سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش. کاکەی سڵاو لێبێ. سڵاو لە جەنابتان هەموو کاتێکت باش. زۆر سپاس کاکی ئەگەر بمان باس بکەیت بە گشتی پاس لە دیدارەکە بکەیت بزانین دیدارەکە چۆن بەڕێوە ئەچێت و ئەو کەسانەی کە لە دیدارەکەدا بەشدار ئەبن کێن. بڵێ لە چوارچێوەی ڕێخستی دیدارێکی تایبەت بە ناوی دیداری بیارە ئێمە وەکو مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان بە هاوکاری بەڕێوەبەرەتی ناحیە و هەروەها بەشی چالاکیەکانی زانکۆی هەڵەبجە و چەند کەسێتێکی بیارەیی ماوەیە کە بەرنامەماندا ناوە بۆ ڕێخستنی ئەم دیدارە ئێمڕۆ دیدارەکە سعاتدە لە ساباتی باخەڕەنگینەکانی بیارە لە سێرانگای تافا دەست پێەکە و دیدارەکە سەرەتا بە چەند ئاەتێک لە قورآانی پیرۆ دەقەی وەستان بۆ گیانی پاکی شەیدان و پاشان وتاری لژنەی سەرپەرشتی اینجا دوو شاعری ناوچەکە شعرە خوێندنەوە پاشان 6 لێکۆڵینەوە هەیە هەر لێکۆڵینەوەیەکیان تایبەتە بە بوارێ لە بوارەکانی ژیان و گوزەرانی خەڵکی بیارە هەورامان بە گشتی و بیارە بە تایبەتی بە مێژووی بە گەشتیاری بەڕاستی بە سەرچاوەکانی بژێوی یعنی تەوەرەکان بەش کراون 6 لێکۆڵەر بەشداریەکەن
سەبارەت بە تەوەری مێژووی ئەوە ڕوبەڕووی من کراوەتەوە سەبارەت بە مێژووی بیارە پێشینەی مێژووی هەورامان بە شێوەیەکی گشتی بیارە بە تایبەتی قسە ئەەکەمەوە پاشان کەسێکەیە بە سەبارەت بە خانەقا دکتۆر ئاواد نەقشبەندی خانەقا ڕۆڵی خانەقا کاریگەری خانەقا لە بەرەو پێشچوونی ڕێبازی نەقشبەندی ڕێوەشەی نەقشبەندی دوایەوە دکتۆر ئیبراهیم حاجی زەڵمی هەیە ئەویش سەبارەت بە ژیانی کۆمەڵایەتی خەڵکی ناوچەکە قسە ئەکاوە برادێکی بە ناوی ڕێباز لوقمان سەبارەت بە بواری گەشتیاری قسەکەوە کاک عەبدوڵڵا سوور عەبدوڵڵا فەتاح باسی سەرچاوەکانی ژیان و گوزەرانی خەڵکی بیارەیەکە پێشتر چۆن بۆ لە ئێستا چۆنە و دوا لێکۆڵینەوەیشان سەبارەت بە بواری ئەدەبیاتە ئەویش برادێرەکە بە ناوی هەورامان بیارەی ئەم شش لێکۆڵینەوەیە هەمویان لێکۆڵینەوە لەسەر معیاری زانستی بەڕاستی بەڕێوە ئەچن و بە خەڵکیش دیارە بۆی هەیە پرسیار و تعقیب وانەی خۆی بکات. مامۆستا لەگەڵ ئەو مێژووە دێرینەی کە بیارە هەیەی ئەکرێت بڵین ئەم دیدارە بۆ پاراستنی ئەو مێژووەیەوە بۆ گرنگی مامۆستاگیان ئێستا بەڵێ کاگەی بجێن جوێ لێمە ئێستا باشە ئەکرێت بڵین لەگەڵ ئەو مێژووە دێرینەی کە بیارە هەیەی کە سەدان ساڵە مێژوویەکی دێرینی هەیە بیارە هەر لە خانەقا هەر لە کتێبخانەکە لە تەواوی ئەو شوێنانەی کە لە بیارەیە بوونی هەیە ئەکرێت بڵین ئەم دیدارە گرنگی چییە بۆ مانەوەی مێژووی بیارە؟ وڵی گرنگی ئەم دیدارەوەی جارێ ئاشناکردنی خەڵک ئەوانەیە کە دێن دائنیشن زۆربیان لەوانەیە ئاشنا نەبن بەوە بیارە لە هەزاری سێمی پێش زاینە شار بووە یەکێک بۆ لە شارەکانی مەملەکەتی زاموە دیارە مەملەکەتی زاموە لە 3600 بەر لە زاین کاتێ لە هەزاری سێمی بەر لە زاین 2600 بەر لە زاین هەزاری سێمەکە کە شارەکانیان بنیاد ناوە 11 شاریان هەبووە هەر لە حەلوانەوە تا دزدان بیر کە بیارە یەکێک بۆ لە شارەکان بیریش بەواتەی شوێنی ئاوەدان شوێنی گوزەران شوێنی شارستانیەت لەبەرەوە خەڵکێکی زۆر هەیە نازانێ بەمە بیارە ئاشووریەکان لە مناوە ژیاون ئێستا شوێنەکەی لە پشتی ئەمەوە لە پشت ئەم باخەوە ئەمەی بەناوی کڵاوەی ئاشوور قەڵای ئاشووریەکانە لەولاتر کە بەرەو دەگاشەخانەچی شوێنێگەی پێڵێن کەلارۆ ئاشوورا بە هەورامی یعنی ئەویش شوێنەوارێکە لە شوێنەواری ئاشووریەکان هەروەها زەردەشتەکان لێرە ژیاون ئەوانەی کە لە مادەکان لێرە ژیاون کە لەسەر دینی زەردەشتی بوون و تافای بیارە کە یەیتە ژوورەوە ئەو شوێنەی کە جەنابی مامجەلال نەخۆشخانەکەی لێ دروست کرد دوو گردە بەرامبەر یەکتر ئەو گردەی تریان بەرامبەر نەخۆشخانەکەیە ئەوە ئاتەشگەی زەردەشتی بووە بەڕاستی شوێنی کردنەوەی ئاگر بووە لێرە مزگەوتێگەی پێڵێن مزگەوتی ئەوڵا هۆمەرە ئەمە کاتی خۆی هورمزگان بووە شوێنی عیبادەتی زەردەشتی بووە بەڵام هەڵەیەکی گەورە هەیە گوایە ئەم مزگەوتە لە سەردەمی عەبدوڵای کوڕی عومەر هاتووە تێرە و ناویان ناوە نا مزگەوتەکە ڕاستە ناوی ئەوڵا هۆمەرایە بەڵام پەیوەندی بە عەبدوڵای کوڕی عومەرەوە نییە چونکە عەبدوڵای کوڕی عومەر هەر نەهاتووەتە عێراق بە هیچ شێوەیەک هیچ شاهیدێکی مێژووی نییە کە عەبدوڵای کوڕی عومەر هاتوێتە نەک هەورامان هەر هاتوێتە عێراقیش بەڵام مزگەوتەکە ئەوە پێشتر شوێنی عیبادەت بووە و کەسێکی تیا بووە با پیرەی هەرە گەورەی مەلا ئیسماعیل و مەلا ئیبراهیمی بیارەیە حیساب بکرێت کاتی خۆی ڕێنماییکاری دینی زەردەشتی بووە لە سەدەی لە ساڵی 24 کۆچیە کاتێک کە سوپای ئیسلام گەشتوێتە ئێرە موسڵمان بووە شوێنەکە بۆ بە مزگەوتە ئێسا ئەو مزگەوتە ماوە هەر وەکو مزگەوت ماوە بەڕاستی نوێژی تیاکرێ و قەڵەباڵغیشە فەرموو باشە کاگە یوبیان ئەکرێت بڵین بیارە لەگەڵەوەی کە شوێنێکی گرنگی گەشتیاریە و لە تەواوی وەرزەکانە گەشتیاران لە ناوخۆی هەرێمی کوردستانە یان و کەسانی کە یەنە هەرێمی کوردستانەوە سەردانی بیارەکان شوێنێکی سەوز و جوانە شوێنێکی دڵگیر و دڵڕفێنە بەڵام ئەکرێت بڵین بوونی ئەم دیدارانە گرنگی زیاتر ئەیاد بە بیارە بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە بە دڵنیایی خۆی دیدارەکە لەوانەیە کۆمەڵە خەڵکی تیا بێتە ناوی بۆ یەکەم جار بێ بیارە ببینێ و یاخود پێشتر هیچی سەبارەتە بە مێژووی کولتوری ناوچەکە نەزانی بێ ئەمە دەرفەتێکی باشە بۆی تیژ بخرێتە سەر ئەو لایەنانە بەڕاستی و سەبارەت بە مەسەلەی گەشتیاریش گەشتیاری هەورامان هەمووی ناوچەیەکی گەشتیاریە ئەتوانین بڵێن گەورەترین زۆنی گەشتیاریە ئەگەر بێت و هەوڵ بدرێت گەشتیارەکە بۆ مۆدرێن بکرێ بەڵام لەم گەشتیارە سروشتیەی ئێستا دەرچێ بەیانی خەڵک بێت و نانەکەی بخوات و ئێوارە بگەڕێتەوە یعنی چەندین پێویستی بەوە هەیە چەندین ڕێستۆرانتی گەورەی یا بکرێتەوە چەندین میوانخانەی یا بکرێتەوە
بەڕاستی بایەخی پێ بدرێت لە ڕووی گەشتیاریەوە ئەمەش ئیشی دەوڵەت و ئیشی سەرمایەدارەکانە ئێستا ڕاستە کۆمەڵێ ڕێستۆرانت هەن کۆمەڵە کەبابخانە هەن ئەمە هەن بەڵام ئەمە کافی نین بۆ ئەوەی هەموو گەشتیاری ناوچەکەدا داپۆشن چونکە زۆربەی ئەو شوێنانە لە کەشوهەوا ساردیکرێتتر قاپی داخەن و ئەڕۆن تەنیا یەک دوو ڕێستورانیا چایخانەوەوانە ئەمێننەوە مامۆستا پێویستیش بەوە هەیە باشە پێویستی بەوەش هەیە بۆ نمونە کەسانی وەکو بەڕێستان کۆمەڵە کەسانێکی تر ڕابێنن لەسەر هاندانی گەشتیاران بۆی کە گەشتیارێک ڕوو لە ناوچەکانی هەورامانەکات بەبێ جیاوازی ئەم کەسانە وەکو ڕێبەرێک لەگەڵ گەشتیارەکانە بن بۆ شارەزایی لە ئەو شوێنانەیە و بۆ زیاتر ناسانی تەواوی شوێنەکانی هەورامان کە لە ڕووی گەشتیاری و خەڵک سەردانیەکات. بەڵێ ئەوە ئیشی ئەمە نییە وەکو مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان یا زانکۆ ئەوە ئیشی ئەو لایەنانەیە کە سەرپەرشتی بواری گەشتیاریەکەن ئیشی بەڕێوەبەرەتی گشتی گەشتیاریە ئیشی ئەو کۆمپانیانە کە گەشتیارێنن بۆ ئەم ناوچەیە کە دەبێت خەڵکیان لەگەڵا بێ دلیلیان لەگەڵا بێ ئەو ڕێبەرە گەشتیاریانێ بێن بزانن خەڵک هەیە لێرە شارەزا لە مێژوو کولتوری ناوچەکە پرسیاریان لێ بکەن قسەیان لێ بکەن لە پێشینەی مێژووی ناوچەکە بپرسنەوە ئەوە لە هەموو وڵاتانی دنیا هەیە بەڕاستی لە هەموو وڵاتانی دنیا کە گەشتیارە چێتە شوێنێ ڕێبەری لەگەڵای تۆ ئێستا چی بۆ مسڕەچی بۆ ئەهرامەکان چی لە مێژووی ئەهرامەکان نەزانیەوەی لە کتێبان نەخوێن بێتەوە بەڵام لەوێ ڕێبەرێگەیە لەگەڵ تا ئەوە ئیشێتی پسپۆرە بە مێژوەکە دەناسێنێ بە تایبەتمەندەکانە دەناسێنێ بەڵام بەداخەوە ئەم جۆرە گەشتیارێ مۆدێرنە تا ئێستا ئەتوانم بڵێم لە سەرەتایەتی لای ئێمە لە سەرەتایەتی و هەنگاوی جددی بۆ نەنراوە ومێ دەکەین هەنگاوی ئاکاری لەم بوارە بنرێ و ئەم گەشتیارێ بەرەو مۆدێرنە بڕوات. زۆر باشە لەو بەشێکە لێ کۆڵینەوەکەیە کە لە دیدارەکە ئەنجام ئەدرێت هەروە چەند توێژینەوەش ئەو توێژینەوە لێ کۆڵینانە تا چەند سوودی ئەبێت بۆ ناوچەکە ئەگەر یەک تۆز دەنگە بەرزکەیت گوێم لێ نەبوو بەڵێ ئەو لەو بەشی لێ کۆڵینەوەی کە لە دیدارەکەیە ئەنجام ئەدرێت لێ کۆڵینەوە توێژینەوەکان تا چەند ئەو توێژینەوە لێ کۆڵینەوانن کە لە ناوچەکەیە سوودی ئەبێت و لە دوایە وردە ئەو لێ کۆڵینەوانە خودت ئەو توێژینەوانە بەکار بهێنرێنەوە تاکو سوودی هەبێت بۆ ناوچەکە. بە دڵنیایی وایە لە کۆڵینەکان وەکو وتم هەر یەکیان تەوەرێ لە تەوەرەکان ئەگرێتەوە ئێستا بۆ نمونەوەی کە باسی گەشتیاریەکە خۆی پسپۆرە خۆی تەلەبەی دکتۆرایە لەو بوارە لەسەر شوێنەوار و گەشتیاری ئەوانە ئەوانەی کە ڕاست پێراون هەموویان پسپۆرن لە بوارەکانی خۆیانە و ئەمەش دەکرێت ببێ بە دەرکەیەک کردنەوەی دەرکەیەک بۆ زیاتر چوونە ناو بابەتەکان ئێمە ئەمە هەوڵێکی دڵسۆزانەیە ئێمە ئەگەر سفریش بڵین خۆ سفری ژمارەیە یەک بە سفرە بێ بە دەو یەک بە سفرە بێ بە ملیۆن ئەگەر ئێمە سفریشمان وت بێ ومێ دەکەین ساڵانی تر دیدارەکانی تر ژمارەی تر بە دوایە بێ و بتوانین ئەم دیدارە بکەین بە وەکو ئەڵێ تەزاهورەیەک یاخود نواندنێکی ڕۆشنبیری و هەمەلایەنە هەم ڕۆشنبیری و هەم هەمەلایەنە بۆ ئەوانەی ڕوو لە ناوچەکەکەن. زۆر باشە لە یەکێک لە بەشەکانی دیکە باسلەوە کە باس لە سەرچاوەی ژیانی خەڵکی هەورامانەکات تا چەند گیرروگرفتەکانی ئەوانیش ئەخرێتە ڕوو کە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبنەوانێ لەم بەشەدا. وەڵی ئەو بابەتەوە برادێک پێشکەشێکار خۆی خەڵکی بیارەیە توانم بڵێم مختاری بیارەیە کوێخای بیارەیە بە ناوی کاک عەبدوڵڵا سەرچاوەکانی ژیانی و گوزەرانی خەڵکی هەورامان پێشتر بەڕاستی بە شێوەیەکی سەرەکی سێ سەرچاوە بوون باخداری لەسەروی هەمویانەوە پاشان پیشە دەستیەکان اینجا بەڕاستی اینجا ئەو شتانش کە پێوتراوە ئاڵوێڵی سەر سنوور بازرگانی سەر سنوور کە تا ئێستاش ئەو جۆرە بازرگانی بە شێوەیە لە شێوەکان بەردەوامە بەڕاستی و ئێستا ئەتوانم بڵێم فراوانتر بووە بە قاڵبێکی نێودەوڵەتی ئەوانەی گرتووەتەوە. سەرچاوەکانی ژیان و گوزەرانی خەڵکی هەورامان وای کردووە کە تایبەتمەندیەک بە کەسێتی هەورامی بدا چونکە ئەو سەرچاوانە باخداری بووە ئەو باخە بەرهەمی ئەتوانم بڵێم هەزاران سەعات ئیشی بەردەوام بووە نەوە لە دوایینەوە. هیچ کەس نەیتوانێت و هیچ حکومڕانێ هیچ بەگێ هیچ دەسەڵاتدارێ لە هیچ سەردەمێکە نەیتوانیوە ئەم مافە لە خەڵک زەوت بکە ئەگەر هاتبێت کەسێکی دەسەڵاتداریش ویستبێتی پارچە باخی ئەبێ کڕی بێتی ئەبێ بە پارە ئێرە وەکو ناوچەکانی تر نەبووە کابرای بەگ یا ئاغا لە هەندێک ناوچە بڵێ بە جوتیارەکە بەیانی ژنک و جەواڵە پێچەرەوە بڕۆرەوە نا لەبەرەوە ئێرە بنەماکەی مڵکی خەڵک خۆی بووە ئەو باخە بۆ مڵکی خەڵ بۆ نەوە بەنەوە گوێزراوەتەوە هەروەها پیشە دەستیەکان پیشە خەڵ خۆی فێر بووە چۆتە لای وەستایە چەند ساڵ لە تەمەنی شاگردی کردوە تا فێری پیشەکە بووە پیشەکە شتێک نەبووە کەس پێی ببەخشێ لەبەرەوە کە فێر بووە
ئەمە بۆ بنەمایەکی زۆر باش بۆ ژیان و گوزەرانی. مامۆستاوێڵی سەر سنوور ئێمە بەردەوام هاتوچۆمانەیە خزمەتیانمانەیە لەگەڵ خەڵکەکانی ئەو دی و دێکانی ئەو دی و هیچ دەسەڵاتدارە نەیتوانیەوە لە هیچ سەردەمێکە بە تەواوی ئەو هاتوچۆمان لێ داخات چونکە ئێمە یەک پێکهاتەی کۆمەڵایەتین کە پێمانڵێن هەورامی لەم دی و لەو دی و تایبەتمەندیەکانیان وەکو یەکن لەبەرەوە پێکەوە ژیاوی ئەو سنوورە دەستکردەش کە دووست کراوە بە پێی ئیتیفاقی 1948 ناوینراوە خەڵی هەمایەنی هەرگیز ئەو هێڵە هەمایەنیە نەیتوانیە ئێمە لە یەکتر داببڕێت. باشە مامۆستا باسێک لە ڕۆڵ و گرنگی خانەقای بیارە بکەین بە تایبەت لە گەشەکردنی مامۆستاگیان جۆت لێمە ئێستا باسێک لە گرنگی و ڕۆڵی خانەقای بیارە بکەین بە تایبەت لە گەشەکردنی ڕێبازی نەقشبەندیدا کە ئەوەش یەکێکە لە تەوەرەکانی دیدارەکە. بەڵێ دیارەوە برادرە پێشکەشیەکە خۆی هەر لەنەوەی شێخەکانی نەقشبەندی بەناوی دکتۆر ئاواد نەقشبەندی خانەقای بیارە هەر لە سەردەمی بنیادنانیەوە لەسەر دەستی شێخ عومەر زیاءالدین شێخ عومەری بیارە شێخ عومەر کوڕی شێخ عوسمانی سەراجەددینە دوای مردنی باوکی دوو لە براکانی بەناوی شێخ محەممەد بەهادین و شێخ عەبدوڕەحمان ئەبولوەفا لەسەر خانەقای تەوێڵە دانیشتون لەوێ خەریکی دینداری و خزمەتکردنی ڕێبازی نەقشبەندی بوون شێخ عومەریش هاتووەتە بیارە بە موافقەتی براکانی لێرە خانەقای ئاوەدان کردوێتەوە خانەقای بیارەوەتەوێڵە نمونەیەکی بچووک بوون لە زانکۆی ئەزهەر لە سەرچاوەکانە بە نمونەی بچووکی زانکۆی ئەزهەر باسکراون چونکە دەیان و دەیان شاعیر بەڕاستی زانا و خەڵکی دەسەڵاتدار خەڵکی بێدەسەڵات تەنانەت شێت و نەخۆش لە خانەقانە کۆبوونەتەوە خانەقاوان ماوای هەموو کەسێ بووە خانەقاکان مەدرسەی دینیان تیا بووە چەندین فەقێ و مەلای گەورە لە خانەقای بیارۆتەوەڵا پێگەشتون دوایی بەناو کوردستانە بڵاو بوونەتەوە ڕۆڵێکی کاریگەریان بۆ لە بواری خزمەتکردنی دینداری شێخ عومەری بیارە خۆی زاتێ بووە ناناوەخانەی لە بیارە داناوە وەکو هەندێک کەس نەبووە بچێ خەڵ یعنی دانیشەوە تا خەڵ بچێت دەستی ماچکە نانەوەخانەکەی ڕۆژێک ئەگەر نانەوە نەبوو بێ خۆی چۆ پولێرەی کردووە لەوێ دابەشیان کردووە هەموو ماڵێکی بیارەیی بە پێ عەدەدی خێزانەکەی خۆی ڕۆژێ ئەوەنە ژمارە کولێرەی لە خانەقا وەرگرتووە دوایەوەش شێخ عومەر پیاوێ بووە وتوێتی من لە هەموو تەمەنما یەکەم پەیام هەمە پێگەیاندنی فەقێ و خزمەتکردنی دینداریە تەنیا ئەوە نەبووە شێخێ بێوێ خەڵ بێ بەرات و خەڵاتوانەی بۆ بێنێ ئەمەش جیاوازی شێخ عومەر و شێخەکانی نەقشبەندی هەورامان بووە لەگەڵ هەندێک شوێنی تر شێخ عوسمانی سەراجەددین کە بە باپیرە گەورەیان حیسابە کرێت بە باوکی شێخ عومەر حیسابە کرێت کاتێک کە سوڵتانی عوسمانی سێ حۆشتر دیاری و لەگەڵ کیسەیە لیرەی بە یاوەری شخصی خۆیان بۆ ناردۆ بۆ تەوێڵە ڕازی نەبووە تەنیا لیرەیەک وەرگێت تەنیا یەک لیرەوە ڕازی نەبووە یەک مەتر حەریر وەرگێ بۆ مێزەرەکەی وتوێتی من بە تۆڕەقەی هەورامان قنیات دەکەم اینجا توانم دینداری بکەم کاتێ من لە تۆڕەقە وازم هێنا ئیتر دینداریم بۆ ناکرێ ئەبم بە کابرایەک بەڕاستی ڕۆ و خۆ دەوڵەمەند کردو و ڕۆ خۆش بژێوی بڕۆن کاتێک کە سوڵتان نامەی بۆ نووسێتی بچێ بۆ ئەوێ بکرێ بە مفتی یاخود پلەیەکی گەورەی بدرێتێ لە ئەسیتانە ئەو وتوێتی بە مەلا حامدی کاتب کە لە بەردەستیا بۆ کاتبی بووە وتوێتی جوابی بەرەوە بە زمانی تورکی من تورکی نازانم جوابی بەرەوە دوو دەرشعری بۆ نووسیەوە توێتی ترجمەکەی بە تورکی بکڵێ 100 ساڵی کەران بە شاهی یەمەن بێمەکۆوە شەبەنگا یاسەمان چون ئانە یاگەی مایزەمینانن تەسکین وە باڵای دڵخەمگینانن بێمەکۆ باخێکە بەنگا ئەوەیە ئاو لە تەڵانی سەروە ئێنێ بۆ تەڵانی خوار و جارجار شێخ چوە لەوێ ئیسراحەتی کردوە لەبەرەوە ئەو ئامادە نەبووە هەورامان و ژیان لە هەورامان بە شایی لە یەمەن بگۆڕێتەوە. بەڵێ دەستە خۆش بێ مامۆستاگیان زۆر لە کات زیاتر لە کاتێ ناگرین دیدارەکە چەند خولەکێکی ماوە تۆ بچی بەلای دیدارەکەەوە میوانتان هەیە ئەزانم ئاگاداری ئەوەین بەڵام پێمان بڵێ تۆ لەکوێ ئێستا و ئەوەی کە دەرەکەوێت تۆ لە شوێنێکی فێنکە هەستەکەم و دەنگ و ڕەنگینەکانی بیارە باشە دەنگ و ئاوازێکی هەورامی خۆشیشمان گوێ لێ لای تۆوە. بڵێ من لە ناو ساباتی باخە ڕەنگینەکانی بیارام لە شوێنەکەم پێڵێن سەیرانگەی تافا ئێمڕۆ ئەم سەیرانگا دراوە بە ئێمە ئەو خاوەنەکەی پێمانی بەخشیوە کە ئەم دیدارێتیا بەبێ بەرامبەر پێی داوین کە ئەم دیدارێتیا ڕێک خینە تا ئێوارە. بەڵێ
زۆر سپاس دەستی سپاس خۆش بۆ بێت مامۆستاگیان. ئامادەبوونی زۆر سپاس سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس سپاس. بۆ بەشداریکردنت زۆر سپاس سپاس بۆ ئێوەش چاوتان ماجەکەم سەرکەوتوو بن